خۆشەویستانی کورسات دیون سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارەکانم دوا بەرنامەی ساڵی 2020 پانۆراماتان پێشکەشەکەین. لەگەڵ هاوکارانیشم هاتنی ساڵی نوێ لە تاک بەتاچی خەڵکی کوردستان پیرۆزەکەین بە هیوایەوەین کە ساڵی نوێ ببێتە هۆی ئەوەی کە دۆخی تەندروستی هەرێمی کوردستان و جیهان باشتر بێت و خەڵکی کوردستانیش لە نەهامەتیەکانی ڕزگاری بێت و ساڵی 2020 ساڵێکی پڕخۆشی و کامەرانی بێ ئێمەش بتوانین بەرنامە لەسەر بەرەو پێشچوون و بنیادنانی هەرێمی کوردستان بکەین نەوەک لەسەر ئەو هەموو کێشە و قەیرانەی کە لە ساڵی ڕابردوو بەداخەوە ئێمەشی نیگەران کرد کە بەرنامەمان لەسەر کرد بەهۆی قەیرانی تەندروستی و قەیرانی دارایی و کۆمەڵێک پرسیتر. ئەم ساڵ و ئەم شەو ئەمانەوێ لەسەر گەشت و گوزار قسە بکەین دوا بەدوای ئەوەی کە نرخی دۆلار بەرز بۆ بەرامبەر نرخی دیناری عراقی بەشێک لە شارەزایانی دارایی و ئابووری پێیان وایە کە ئەگەر بێت و هەرێمی کوردستان ئامادەکاری بکات ئەتوانێت لە کۆمەڵێک سێکتەرەوە هەرێمی کوردستان ببوژێتەوە. یەکێک لەوانە گەشت و گوزارە. گەشت و گوزار کە ئێستا هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی دارایی بۆ تۆ بەڵام کۆمەڵێک ناوچەی سەرنجڕاکێشی هەیە و سروشتی کوردستان پڕەتی لە ناوچەی سەرنجڕاکێش و جوان جوان کە ڕەنگە لە زۆر شوێنی جیهاندا ئەمە نەبێت. ئەگەر بێت و گرنگجی پێ بدرێت ئەوە بێگومان لانی کەم گەشتیارانی شارەکانی ناوەڕاست و باشووری عراق ڕووەکە هەرێمی کوردستان و ئەمەش لە ڕووی ئابووریەوە بۆ خەڵکی کوردستان باش ئەبێت. پلانی دەستەی گەشت و گوزار چییە بۆ ئەوەی لە ساڵی داهاتوو بتوانێت ڕێژەیەکی زیاتری گەشتیار بهێنێتە هەرێمی کوردستان؟ هەمانجان لەگەڵ کەرتی گشتی و کەرتی تایبەتە چییە بێت بۆ ئەوی بتوانن لە ناوچە گەشتیاریەکان جوانتر و شایستەتر بڕازێنرێنەوە بۆ ڕاکێشانی سەرنجی گەشتیاران لە وڵاتێکی وەکو تورکیا و ژمارەیەک لە وڵاتی تر پارەیەکی زۆر خەرجەکرێت لە پێناو ڕاکێشانی سەرنجی گەشتیاران تەنانەت لە زنجیرە درامەکانیش کار بۆ کرێت. ئایا هەرێمی کوردستان پلانی چییە بێت بۆی لە ساڵی 2021دا کەرتی گەشتیاری گەشە پێ بدات؟ لە دوا بەرنامەی پانۆراما لە ساڵی 2021دا لەگەڵ خاتوو ئەمەل جەلال سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان گفتوگۆکەین کە بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. ئەمەل خان هاتنی ساڵی نوێت لێ پیرۆزەکەین بە ناوی خۆم و هاوکارەکانم و ئەمەوێ پرسیاری ئەوە بکەین ڕوئیا و پلانی ئێوەکو دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان چییە بێت لە ساڵی نوێە بۆەوەی بتوانن زۆرترین گەشتیار ڕابکێشن بۆ ناوچە جیاجیاکانی هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سپاس ئێوارەی ئێوە بینەرانی کەناڵی کورساتی خۆشەویستیش باش لە ساڵیادی دامەزاندنی کەناڵە سەنگینەکەی کوردستان کەناڵە ڕەسەنەکەی کوردستان پیرۆزبایی لەسەر جەم کارمەندان و دامەزرێنەران و هاوکاران و کارمەندانی ئەو کەناڵە شیرینە پیرۆزباییان لێکەم بە هیوای تەمەندرێژی و بەردەوامیان. دووبارە بە بۆنەی هاتنی ئێمە بە ناوی دەستگای میدیای کورساتەوە سوپاسی بەڕێستانەکەین. سوپاس خاتوو ئەمەل. بەڵێ ببوورە. زۆر سپاس بە بۆنەی هاتنی ساڵی نوێشەوە پیرۆزبایی لەسەر جەم هاوڵاتیانی کوردستان و گەشتیارانی کە سەردانی کوردستانەکەن بە هیوام کە ساڵی 2021 لەگەڵ خۆی شادی و خۆشی و ئاشتەوایی و پێکەوە ژیانی ئاشتیانە بێنێ لەگەڵ خۆی و 2020 هەموو نەهامەتیەکان و نەخۆشیەکانی لەگەڵ خۆی بردەبێ بە هیوام هەمومان بەرەو سەرکەوتن و بەرەو چارەسەری ڕیشەیی هەنگاو بنین و کارەکانمان و هەوڵەکانمان لە پێناو دەربازبوون بێ لەو قەیرانە سیاسی ئابووری تەندروستی کە هەیە. دەستەی گشتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان بەتەنها ناتوانێت وەڵام دەرەوەی تەواوی پێداویستەکانی گەشت و گوزار بێ ئەگەر هەماهەنگ و ئەگەر هاوکار و لایەنە پەیوەندیدارەکان هاوکار نەبن لە با بڵێن لە دابینکردنی پێداویستەکانی گەشت و گوزار. بە سوپاسەوە دەستەی یعنی با بڵێن دەستە بەردەوام کار دەکات لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان لەگەڵ دەستە و لەگەڵ لایەنە تایبەتەکانی تری لە کەرتی گشتی و کەرتی تایبەت کە دەبێت بۆ ئەوەی کە گەشت و گوزار لە هەرێمی کوردستان ببینە قۆناغێکی پێشکەوتوتر
قۆناغێکی شارستانەتر و قۆناغێک کە خواست و داواکاریەکانی بازاری گەشتیاری لێمان داواکە دەبێت ئەو بیگوازینەوە بۆ ئەو قۆناغا بەمەش تەنها بە دەستەی گشتی گەشت و گوزار نارێت بۆ نمونە ئەگەر باز لە با بڵێن لایەنی شارستانیەتی گەشت و گوزار بکەین لە شۆفێرێکی تەکسیەوە هەتاکو و کارمەندێک هەتاکو و دوکاندارێک و هەتاکو و هاوڵاتیانی ڕاگوزەر بەسەر شەقامەکانە لە ناو بازارەکانە لە شوێنە گەشتیارەکانە لە کەناڵەکانی میدیا و سۆشیال میدیاوە دەبێ ببن بە بەشێک لە هێوربوونەوە بەشێک لە نمایشکردن یان وێناکردنی کوردستانێک کە لە ڕووی مەدەنیەوە جیاکاری نەکات و ڕەفتار و هەڵسوکەوت و پێشوازیکردنی پێشوازێکی شارستانیانە بێ بۆ هەر یەکێک لەم بابەتانە ئێمە تایبەت بە جۆرەکانی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان هەنگاوەکانمان هەنگاوی پراکتیکین هەنگاوی استراتیژین چەندین جۆری گەشت و گوزار هەیە لە دنیاە زیاتر لە 7 جۆری گەشت و گوزار هەیە بەڵامەوەی کە لە هەرێمی کوردستان زۆرتر بەرکارە یان باوە و کاری لەسەرکراوە زیاتر گەشت و گوزاری تەرفیهی بووە کەمتر ئاور لە لایەنەکانی تری گەشتیاری کراوەتەوە جێی دەستخۆشیە لێرەوە سوپاسی هەموو ئەو گروپە خۆڕسکانش بکەم کە لە باشووری کوردستان لە گروپی شاخەوانی لە گروپی هوەری لە گروپی کاری دەستی لە گروپی جیاواز کە خولیا و خواستی جیاوازیان هەیە بوون بە بەشێک لە ڕاکێشانی سەرنجی گەشتیارەوە بوون بە بەشێک لە وێناکردنی کوردستان و پێشاندانی جوانیەکان و سروشتی جوانی کوردستان و داهێنەرەکانیان بۆیە دەستەی گشتی گەشت و گوزار لە ڕێی بەڕێوەبەرایەتی گشتیەکانیەوە لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان و لە ڕێگای بەڕێوەبەرایەتیەکانی قەزاکانیەوە پلانێکی استراتیژی یاخود ماستەر پلانێکی داڕشتووە ماستەر پلانێکی 10 ساڵیمان هەیە و هەر ساڵێک بەجیا پێداویستەکانی ئەو ساڵە بەرنامەی بۆ دابنین لەسەر بنەمای پێداویستەکانی بازار ئێمە پێویستمان بەوەیە کە چاکسازیەکی ڕیشەیی یاخود بنیاتنانەوەیەکی مۆدێرنتر یاخود زانستیتر بکەین بۆ نمونە لە کەرتی فێرکاریە یاخود کەرتی تەعلیمیە کە بە تەنسیق لەگەڵ وەزارەتی تەعلیمی عالی وەزارەتی پەروەردە بۆ ئەوەی چۆن وا بکەین دەرچوانی گەشت و گوزار لە ئاستی پێداویستەکانی بازار بێ لە ڕووی کوواڵەتی لە ڕووی زمانەوە لە ڕووی لێهاتوویەوە لە ڕووی شارەزاییەوە لە ڕووی معریفەی سیاحیەوە واتە تەنها بەس نییە بڕوانامەیەکی گەشت و گوزاری هەبێ بەڵکو دەبێ هەڵگری کۆمەڵی خەسڵەت و بنەمای تایبەت بێ بە گەشت و گوزار لە ڕووی زانستیەوە و لە ڕووی شارستانیەوە لە ڕووی مەدەنیەوە ئەوەی تێبینیەکەن هەتا ئێستا ئێمە لە هیچ کامێک لە ناوەندە گەشتیاریەکان لە کەرتی گەشتیاری لە فەنادق لە هۆتێلەکان و لە مەطعەم و لە ڕستۆرانت و لە شوێنەکانی تریشە ژمارێکی زۆر کەم لە کچان و کوڕانی گەنجی ئێمە بینن بە تایبەتی دەرچوانی گەشت و گوزار نابینرێنەوە لایەنێکی تری ئەوەیە کە نەبوونی ڕێبەری گەشتیاری لەوەی کە خۆتان نەزانن کاتێک کە تۆ سەردانی هەر وڵاتێکەکەی لە ناو مۆزەخانەکانیان لە شوێنە گەشتیاریەکانە لە کاتەکانی تریش لە شوێنەکانی ترە دەبینی ڕێبەرێکی گەشتیاری ڕێنوێنی تەکە هاوکارتە بێ زانیاری دەداتێ لەسەر ناوچەکەی لەسەر شوێنە گەشتیاریەکان لەسەر شوێنەوار لەسەر معالمە ئەسەری و معالمە دینیەکان و معالمە کەلتوریەکانی بۆ ئەمە ئێمە بەڕاستی زۆر هەژارین نەمانتوانیوە تا ئێستا نەتوانراوە تا ئێستا هیچ کامێک لەوانە ڕێبەرێک بە هەڵگری کۆمەڵێک زمان و پسپۆڕیەوە کەرتی با بڵێن پەروەردەیی یاخود هەردوو وەزارەتی پەیوەندیدار ئێمە لەگەڵ یانە هەمانگیمان کردووە و لە پلانی 2021 کە لانیکەمی ئێمە بتوانین ژمارەیەک لە دەرچوانی گەشت و گوزار ئامادە بکەین وەکو ڕێبەری گەشتیاری و خواستمان ئەوەیە کە لە داهاتوودا لە 2021 بۆ دواوە وا بکەین پسپۆڕی جیاواز لە جۆرەکانی گەشت و گوزاریش لە دەرچوان ئامادە بکەین بە سوپاسەوە هەردوو وەزارەت هەماهەنگ و تەنسیقێکی باشمان لەگەڵیانە هەیە لایەنێکی تری ئەوەیە کە دەستەی گشتی گەشت و گوزار لە ڕووی ئاوەدانکردنەوە واتە لە ڕێگای وەزارەتی ئاوەدانکردنەوە لەلایەن وەزارەتی ناوخۆوە لە ڕێگای لێرەوە من سوپاسی هەموو برایانی پۆلیس و ئاسایش و هەموو ئەو هێزە ئەمنیانەکەن کە لە کوردستانە لە ڕووی ئاسایش و لە ڕووی ئارامی کوردستانەوە شەون و خونی دەکەن بەڵام ئەمە بە تەنها بۆ ئێمە ئیکتیفانیە بەڵکو دەبێت لە بازگەکانی هەرێمی کوردستانەوە من لێرەوە داوا لە هەموو ئەو برایانەمانەکەن لە بازگەکان کە بە ڕوحێتێکی نیشتیمانیانەوە
بە شێوازێکی مەدەنیانەوە پێشوازی لە گەشتیاران بکەن و دوور لە دەمارگیری نەتەوەیی، دوور لە دەمارگیری ڕێگەزی ئاینی، هەر دەمارگیریە کە زیان بە دۆسیی گەشت و گوزارەگەیەنە لە هەرێمی کوردستان. لە بازگەکانەوە گەشتیار هەست بەوە بکات کاتێک کە سەردانی کوردستانەکات، هەست بەوە بکات کە هاتۆتە ناوچەیەکی ئارام، ناوچەیەکی ئاسایشێکی بەرقەراری هەیە و شێوازێکی مەدەنی پێشوازیەکە. بۆ ئەمەش ئێمە لەگەڵ وەزارەتی ناوخۆ و لەگەڵ هێزەکان و لەگەڵ پارێزگاکانە لە گفتوگۆ داین بۆ ئەوەی کە خولی ڕاهێنان و خولی پێشخستنی توانای کەرتی با بڵێن ناوخۆ لە ڕووی دابینکردنی پێداویستیە گەشتیارەکانەوە. جگە لەمانە ئێمە بابەتی گەشت و گوزاری ئاینیمان هەیە، گەشت و گوزاری تەرفیهیمان هەیە و گەشت و گوزاری عیلاجیمان هەیە. کوردستان دەوڵەمەندە بە کۆمەڵی سەرچاوی چارەسەری لە ڕێی ئەو. بەڵێ ببورە پەیامەکەت تەواو بکەیت. لە ڕێگای ئەو سەرچاوە ئاوانەی کە هەیە بۆ نمونە لە شاری کۆیە، لە گەرمیان، لە منتەقەی دهۆک و ئەوانە لە ناوچەی شەقڵاو ئەوانە ئێمە کۆمەڵێک ئاوی گەڕاومان هەیە. چۆن وا بکەین ئەمانە ببنە سەرچاوی گەشت و گوزار و ببن بە بەشێک لە دابینکردنی داهات بۆ خەڵکانی ناوچەکە و ئێستا پرۆژەیەکمان لە کۆیە خەریکە تەواوە بێت و ئەوەیەکێکە بێت لە ئەو پرۆژانێککە دەستی پێکرێت لایەنی جگە لە لایەنی عیلاجی ئێمە کۆمەڵێک با بڵێن ئاسەوارمان هەیە لە کوردستانە کە بەداخەوە وەکو پێویست گرنگی پێنەدراوە بۆ هەر یەکێک لەوانە. معالمی دینیمان زۆرە لە کوردستانە، بەڵام بەداخەوە من ئەم ڕاستیە چەند جارێک گوتومە تاکە نەتەوەی کووردە خەڵکی کوردستانە کە نەیتوانیوە سوود لە سەرچاومرۆیەکانی خۆی ئەمەلخان لەو معالمە دینیانە لە چەند ڕۆژی ڕابردوو هەندێک کەس ڕەخنەشیان ئاڕاستی بەڕێستان کرد کە داواتان لە یەکێک لە شێخە بەڕێزەکان کردووە کە بۆ نمونە ئێحتیمام بەو مەراسیمە دینیانە ئاینیانە بدرێ بۆی بتواندرێت ژمارێکی زۆری گەشتیار ڕووبکاتە هەڵبەتم ئەو مریدانە یاخود ئەو کەسانە ڕووبکەنەوێ. ئەم ڕەخنەیە لە چی بوو؟ ینی بەڕێستان پەیامەکەتان لە ڕوانگە گەشتیارێکەوە بوو یان پەیامێکی دینی بوو؟ نەخێر من تایبەت نیم بە تەبشیر و یاخۆت بابەتی دینیەوە. بابەتی من بابەتێکی استراتیژی گەشتیاریە، زیاتر گەشت و گوزارە. دیارە من لێرەوە داوا لە کەناڵەکانی میدیا کەم بە ڕۆحێتێکی نیشتیمانی و بە دقەتدان بە وردی سەیری پەیامی هەر یەکێک لەو دامەزراوانە بکەن چیتر ئاڕاستەی ئامانجەکانی دامەزراوەکانی حکوومەتی هەرێم و دامەزراوە مەدەنی و دامەزراوە نیشتیمانیەکانی کوردستان بە ئاڕاستەیەکی خراپ بەلاڕێدا مەبن تاکو هەوڵاتی بە هەڵە لەکدانەوەی بۆ نەکات و جۆرێک لە بێڕێزی یان جۆرێک لە بەریەککەوتن و پێکدادان دروست بکات. پەیامی من وەکو ژنێکی ئازادی خواز، وەکو ژنێکی مەدەنی، وەکو کادرێکی پێشکەوتوو لە ناو حزبێکی سوسیال دیموکرات کە ئێمە ڕابەرێکی مەزنی وەکو جەنابی مام جەلال ڕۆحی شاد بێ هەمیشە ڕێنوێنی ئەوەی کردوون کە دەبێن مەساحەی ئازادیەکانمان، مەساحەی با بڵێن ژینگەی کارکردنمان مەساحەیەک بێت دەستەبەر بێ بۆ هەموو هاوڵاتیەکان، بۆ هەموو کەسەکان و ئەمە وا بکەین کە چۆن پیاوێکی ئاینی، چۆن پیاوێکی ئەلمانی، چۆن پیاوێکی یاخود ژنێکی ئەلمانی، ژنێکی ئاینی، ژنێکی با بڵێن بێ ئاین، هەر کەسێک دەبێت کوردستان ئەو مەساحەیە بێیان ئەو گۆڕەپانە بێت کە جێگەی هەمومان بێتەوە. ئەوە ئازادیە، ئەوە دیموکراسیە کە کوردستان جێگەی هەمومان بێتەوە. من کاتێک کە باسم لە تەریقەتی نەقشبەندی کرد یان تەریقەتی قادری کرد یان باسم لە مەزاهب و ئاینەکان کرد، باسم لەوە نەکردووە کوردستان یاخود شاری سلێمانی ببێتە کەربەلا و نەجەف. شاری سلێمانی شاری هەڵمەت و قوربانیە، شاری پێکەوە ژیانە، سمبولێک کە بە فەڕەنسای ڕۆژهەڵات دەناسرێت، شارێکە ئازایە، ئازادە. بۆیە قسەکردنی من لەسەر ئەوە بووە کە چۆن شیعەکان، چۆن با بڵێن وڵاتانی ئیسلامی حتى وڵاتانی ئەوروپا چەند داهاتی ساڵانەیە هەیە لەسەر لە ڕێی کڵێسا و لە ڕێگای ئەو مەعابدانەی کە هەیەە لە ڕێگای ئەو ئاسارانی کە هەیەە. بۆچی کورد ناتوانێت بە زانستیانە لەسەر بەرنامە بە پلان کەرنەڤاڵی ئاینی، کەرنەڤاڵی هونەری، کەرنەڤاڵی کللتوری، کەرنەڤاڵی شوێنەوار و هەموو ئەمانە بکات. و پێم وایە بەڕێی من ئێستا
ئەمە بابەتێکی سەردەمەوە پێویستەکە کورد بە زانستیانە ئاور لەم بابەتانە بداتەوە و ببێ بە بەشێک لە داهات هەدەفەکەی ئێمە خۆت ئامانج و استراتیژی ئێمەوەیە چۆن داهات زیادکەین چۆن ببن بە بەشێک لە پڕکردنەوەی پێداویستەکانی بازار پێداویستەکانی هاوڵاتی و لەناو ئەم هەموو هەوڵانەیە کۆمەڵێک دەستی کارە خەیتە بازارەوە و کۆمەڵێک گەنج وە بە تایبەتی دەرچوانی گەشت و گوزارە خینە ناو بازاری کارەوە و لەگەڵ کەرتی تایبەتە ئەم کارانەوەم هەنگاوانە دەنین بە بڕوای من بوونی لالش لە باشووری کوردستانە یەکێکە لە سەرمایە هەرە پڕبایەخ و گرنگەکان بەڵام بەداخەوە گەلی کورد و دامەزراوەکانی کوردستان نەیانتوانیوە کە پەرزگایەک لەسەر ئاستی هەموو دنیا تەنها لە باشووری کوردستانە چۆن دەتوانین خزمەتی خوشک و برا کوردە یەزیدیەکانمان بکەین لەوەی کە ئەم پەرزگایە مۆزەخانەی تایبەت بەخۆی هەبێت هۆڵی هەبێت بۆ حیواری ئەدیان هۆڵی هەبێت بۆ کۆنگرە و بۆ مؤتەمەراتی ساڵانە و چۆن وا بکەین مۆتێل و پێچێشخانە و میوانخانە و ئەوانە هەبێ بۆ ئەوەی کە ساڵانە بانگشتی نێودەوڵەتی و بانگشتی لایەنە پەیوەندیدارەکان و هەوادارانی ئەو ئاینە و لایەنە پەیوەندیدارەکانی تر سەردانی ئەو شوێنە بکەن و ببێ بە بەشێک لە داهات و ببێ بە بەشێک لەوەی کچان و کوڕانی ئێزیدی سوودمەند بن و کات بکەن و ڕێبەریان هەبێت و هەموو لەو مۆزەخانەیە جینۆسایدەکانیان هەموو ئەو کارە ساتەنەی بەسەریان هاتووە هەموو ئەو شوناس و توراس و کەلتوری کە هەیەە لەناو ئەو مۆزەخانە ئەمە ئامانجەکەی من بووە بە هەمان شت بۆ تەریقەتەکان بە هەمان شت بۆ ئاینەکانی تری و بۆ ئەمە دوایین هەنگاوم بوو کە سەردانی جەنابی شێخ نەهرۆمان کرد من پێش ئەوە لەگەڵ وەزارەتی ئەوقاف بۆ هەموو ئاینەکان کۆبوونەوەمان کردووە لەگەڵ دەستەی وەبەرهێنان بە سپاسەوە لەگەڵ دکتۆر محەممەد شکری ئەم گفتوگویانەمان کردووە و لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان و لایەنە پەیوەندیدارەکان کردووە ئامانجی دەستەی گشتی گەشت و گوزار ئەم لایەنانەیە نەک لایەنێکی تر بەڵێ ئەمەل خانیانی زۆر جار گلەیە کرێ لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە چیتە ڕیستۆرانتێکە چیتە بۆ نمونە کافەیەکی شوێنێک ئێستا زۆرێک لە مەسەلەن ئەوانەی لەوێ کارەکەن عەرەبن مەسەلەن خەڵکی مسریتیایە لوبنانیتیایە مەسەلەن ئەمە لە کاتێکە کە ژمارەیەکی زۆر لە دەرچوانی گەشت و گوزار بێکارن پلانی ئێوە چی ئەوێ بۆی ژمارەیەک لەو کچ و کوڕانەی دەرچووی گەشت و گوزارن و ساڵانی داهات و دەرەچن لە پەیمانگاکان لە زانکۆکان بتواندرێت کە ئەمانە لە ڕێگەی ئەوانش فێری زمانی عەرەبی و ئینگلیزی بن تا ڕادێکەوەی پێویستیان پێێتی بۆ شوێنەکەیان و بتواندرێت ئەوان لەو شوێنە ڕێبەرایەتی بکەن ئەوان لەو شوێنە هەلیکاریان بۆ دروست بکرێت و خزمەت بکەن بە دڵنیاییەوە کاکزانە بابەتێکی جوانە توورۆژان من هەر لەگەڵ دەست بەکاربوونم بەو پێی من لە ناو کۆمەلگەی مەدەنیەوە زیاتر چوومەتە ناو دامەزراوی حکومیشەوە دەیان دەورە لەگەڵ ڕێکخراوی مناڵپارێزی بەریتانی و یونسێف و ڕێکخراوەکانی تربینی ومانە چۆن بتوانین با بڵێن پرۆژەی دروستکردنی داهات چۆن بتوانین تواناکان بخەینەگەر چۆن تواناکان بدۆزینەوە بەڕاستی من یەکێک لەو سەرنجانێکە هەم بوو کە چوومە ناو دەستەی گەشت و گوزار بینیم بەداخەوە لەگەڵ بوونی ئامادەی گەشت و گوزار پەیمانگای گەشت و گوزار بەشی گەشت و گوزار لە کۆلێژی بازرگانی لە زانکۆی سلێمانی و لە زانکۆکانی تر بەڵام تەنانەت دەرچوو بینی کە دەرچووی گەشت و گوزار بێەوە دامەزرا بوو بێت لە ناوەندەکانی کەرتی تایبەت و کەرتی گشتی و ئەوانەی داش مەزرێناون کە ئەو کارە ناکەن کە ئەوان خوێندویانە بۆی یەکێک لەو سەرنجانەی کە من هەم بوو لەسەر کەرتی تایبەت بە تایبەتی لەگەڵ هۆتێلە پێنجەستێرەیەکان ئەم گفتوگۆیم کرد وتم من کاتێ سەردانی هەر کامێک لەو هۆتێلاناکەم هەست بەوە ناکەم من لە باشووری کوردستانم هەست بەواکەم لە وڵاتێکی ئەوروپیم یان لە وڵاتێکی عەرەبیم چونکە هیچ شوناسێک یان هیچ معالمێکی کوردستانی یان نیشتیمانی تیان نابینم هیچ با بڵێن لەوحەیەکی فەنانەکانی کورد هی فۆتۆگرافەکانی کوردستان جیناحێک بۆ نمایشکردنی کارە دەستیەکان و شوناس و توراس و کەلەپوری کوردستان و ئاسەوارەکانی کوردستان نابینینەوە لەگەڵ ئەوانەشە لە پرزگەوە واتە لە ڕسپشنەوە هەتاک و ئیدارە و لایەنەکانی تری هەمووی کارمەندانی بیانین کە ئەمە بەڵێ کوردستان جێگای هەمووی ئەبێتەوە بەڵام لانی کەم دەبێت لە هەر وڵاتێکا کە لەم قۆناغی کوردستان بێت دەبوو لانی کەمی لە سەدا 50 دەستی کاری ئەو شوێنانە دەستی کاری کوردستانی بوونایە کچان و کوڕانی ئێمە ژمارەیەکی زۆر دەرچوانمان هەیە
و شارەزاییان هەیە ئەگەر چی دەرچوانی گەشت و گوزار بەشێکی کەمیان ئەو تواناییان نییە بۆیە ناتوانین لە ئێستادا مەرجەکانمان بەسەر کەرتی تایبەتیشا بسەپێنین لەبەر نەبوونی توانای مرۆیی بۆیە دەستەی گشتی گەشت و گوزار لە ئێستاوە پلانی هەیە کە لە 2021 لەگەڵ بوونی ئەو دەرچوانە بەڵام خولێکی بەردەوام لە سنتەری ڕاهێنانمان هەیە لەو سنتەرە خولی ڕاهێنان لە ڕێبەڕێبەرایەتی گشتەکانەوە دەست پێ بکەین بۆی بتوانین لە وەرزی بەهارە لە چالاکیەکانی بەهارە ببین بە بەشێک لە پڕکردنەوەی پێداویستەکان و یەکێک لە ڕێنماییەکان یەکێک لە تعلیمات کە لە 2021 ئێمە سەر لە نوێ ئەبدەیتی تعلیماتەکانەکەینەوە بۆ کەرتی تایبەت ئەوەیە کە لانی کەمی دەبێت لە 150 ئەوانەی کە کار دەکەن دەستی کاری کوردستانی بن گەنجانی کورد بن لە کچان و لە کوڕان و یەکێک لە هەوڵەکانی من ئەوەیە دەبێت لە 125 ئەو ڕێژەیە دەبێت لە کچان و ژنانی کوردستان بن کە هەڵگری بڕوانامن و بەشێک لەوەش ئەگەر بتوانین لە دەرچوانی گەشت و گوزار بێ ئامادەیان بکەین وەکو جەنابەت باست کرد زمانی عەرەبی نازانن زمانی ئینگلیزی نازانن زمانەکانی تر نازانن خۆتانە بینن کە سەردانی هەر وڵاتێکەکەی کە ئەچیتە مۆزەخانە یان ئەچیتە شوێنە گەشتیاریەکان ڕێبەری گەشتیاریان هەڵگری کۆمەڵێک معریفە و بەهای گەشت و گوزاریە کە پێویستەکات کچان و کوڕانی ئێمە هیچیان لەوان کەمتر نییە بەڵام پێویستەکات پلان هەبێت بۆ پێشخستنیان بۆ پەرەپێدانی تواناکانیان بۆ بەگەڕخستنی تواناکانن ئەم بەرنامەی ئێمە بەرنمەیەکی استراتیژیەوە هەوڵ هیوادارم دامەزراوە میدیایەکان دامەزراوە پەروەردەیەکان دامەزراوە کۆمەڵایەتی و کەرتی تایبەت لەم بارەدا هاوکارمان بن بۆی بتوانین ئێمە گەشت و گوزار و جوانی سروشتی کوردستان و شتە شاراوەکانی کوردستان بەڕای گشتی بناسێنین و هەر لەو ڕێەوە ئێمە ئێستا لەگەڵ کۆمەڵێک لە شارەزان و پسپۆڕان کە لە بردێکی ڕاوێژکاری بڕیاری دامەزراندنیمان داوە کە خۆبەخشانە ئامادەیان دەربڕیوە کە بە شێوەی وەرزی لەگەڵ یانە کۆ ببینەوە بۆی ڕێنوێنیمان بکەن بۆی هاوکارمان بن چی بەرنمەکان چۆن پێش بخەین و ئەم پلانانە ئەو مەترسیانە چین کە دێنە بەردەممانە و مەترسیانە چۆن تێپەڕێنین بە هەمان شێوە لە ڕووی میزانیە و لە ڕووی اعتیمادکردنە سەرکەرتی تایبەت و نوێنەری دەوڵەتان و وڵاتانی با بڵێن دۆست لە هەرێمی کوردستان و هەمان شێوە لە ڕێی ڕێکخراوە نێو دەوڵەتەکان و ڕێکخراوەکانی UN و ئاژانسەکانی تر. بەڵێ ئەمەل خان ینی من بەبیرهێنانەوەک بۆ بەڕێستا مەسەلەن لە دەستپێکی 10 ساڵ بەردە ئێستا لە حکوومەتی تورکی تورکیا کە بە گشت و گوزار زۆر بەناوبانگە وەزیری گەشت و گوزاری ئەو کاتە کۆبوونەوەیکی لەگەڵ هونەرمەندان کرد کە ژمارەیەک زنجیرە دراما بەرهەم بێت ئەو زنجیرە درامایە تەرجەمەی عەرەبی بکرێ بۆی گەشتیاری خەلیجی ڕوو بکاتە تورکیا و توانیشیان سەرکەوتوو بن ساڵ بە ساڵ تا ڕادێک بەپێی راپۆرتێکی خۆیان تقریباً توانیویانە 130 بۆ 40 و هەندێک ساڵ 150 گەشتیاری وڵاتە خەلیجیەکان لە بریەوەی بڕوا بە ئەوروپا بیهێنن بۆ تورکیا ئەمە سوودێکی گەورەی ئابووریان لێبینیوە ینی هونەر و فەند ینی چ ڕۆڵێک ئەبینێ لە گەشە پێدانی گەشت و گوزار و لەوەی کە هەماهەنگ بێ لەگەڵ ئێوەیە بە فلم بێ بە زنجیرە دراما بێ بە کۆمەڵێک هەماهەنگی مەسلەی بواری شێوەکاری و پەیکەرت بە هەر بوارێک بێت لە بواری هونەرە. بە دڵنیاییەوە من بەو پێی کە لە بواری کۆمەڵگەی مەدەنی ئیشم کردو زۆرێک لە هاوڕێ و هەواڵی خۆشەویستم هەیە لە هونەرە جوانەکان لە هەموو بڵێ پسپۆڕەکان و لە هەموو بوارە جیاوازەکان بەسپاسەوە لە کاتی کۆبوونەوە و سەردانیکردنیان بۆ دەستی گەشت و گوزار ئەوە یەکێک بوو لەو بابەتانەی کە داوامان لێکردن لە کاتی دەرکردنی دراماکان لە کاتی دەرکردنی فلم با بچنە ئەو شوێنانەی کە جەمالێتی کوردستان جوانی کوردستان و ئەو ئەشکەوت و ئەو شوێنە ئەسەریانەی کە هەمانە لە ڕێی دراماکانەوە خۆ جەنابەت زۆر باش باست کرد وڵاتی تورکیا بۆ کوردستان بۆ بە بازارێکی گەورە بە وڵاتی تورکیا وڵاتی ئێران هۆکارەکەی چییە هۆکارەکەی بە تایبەتی بۆ تورکیا هۆکارەکەی ئەوەیە وەکو ئەو درامایانی بەردەوام پێشانیەدا بازار دروستەکات بۆ کەلوپەلەکانی بازار دروستەکە بۆ جوانی وڵاتەکەی وا کات سەرنجی خەڵکی دەرەوەی وڵاتی تورکیا ڕاکێشێت بۆی سەردانی ئەو شوێنە بکەن ئێمە لەمەیانە لە پەیوەندیین لەگەڵ هەموو لایەنەکان و حتا بیرمان لە دەرەوەش کردوتەوە کە پەیوەندی بە ئەکتەرە جیهانیەکانەوە بکەین کە چۆن بەشێک لە تۆمارکردنی فیلمەکانیان بێن لە
چیاکانیان بێن لە شارەکانی کوردستان و ئەو زمینەیە ساز بکەین. ئەمەش پێویستی بەوەیە کە کۆنتاکتی بەهێز لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی لەگەڵ دامەزراوە هونەریەکانی دنیا و دامەزراوە هونەریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەزائیدەن ناوخۆیی. من دڵنیام گەلێک هونەرمەندی دڵسۆز و نیشتیمان پەروەرمان هەیە کە لە من زیاتر لە ئێمە زیاتر خەمی پێشخستنی ئەو بوارانەی هەیەی. بۆیە دڵنیاتانەکەینەوە کە ئەوە یەکێکە لە پلانەکانمان کە دەمانەوێت لە ڕێگەی هونەرەوە چۆن هونەری شانۆیی بێت، هونەری فلمسازی بێت، یاخود دراما بێت، یاخود حتا لە ڕێی لایەنی هونەری گۆرانی و تیپە میلیەکان و بەشەکانی تریش هەموو ئەمانە ببن بە بەشێک لە بواری وەرزشیشدا بە هەمان شێوە ئێمە دەمانەوێت لەمەشدا چۆن بتوانین چالاکی جۆرا و جۆر بکەین کە خزمەتی بواری گەشت و گوزار بدەین. ئەمەل خان من قسەیەکی دکتۆر مەحموود زاید هەیە کە مامۆستایەکە لە زانکۆی مستەنسریە لە مەسر باسی لەوە کردوتی ئێوە لە کوردستان پێویستان بەوە نییە هەموو کەس بە دوژبنی خۆتان بزانن بە تایبەتیش دنیای عەرەبی. وتی ئێوە دووشتی خوای گەورە دووشتی زۆر گەورەی پێداون. یەکێک لەوانە سروشتێکی جوان و گەورەی پێبەخشیون بە وڵاتەکەتان. دووەمیشیان کورد بە ڕێز و احترام و میهرەبانیەکی گەورە بەناوبانگە. ئێوە ئەتوانن ئیستثماری ئەم ناوچانەتان بکەن و ئیستثماری ئەو ڕێز و احترام و میهرەبانیەتان بکەن، پیشانی شارەکانی ناوەڕاست و باشووری عراقی بدەن، پیشانی وڵاتی کوێیتی بدەن، پیشانی وڵاتی ئوردنی بدەن، وڵاتی لوبنانی بدەن، وڵاتی مەسڕی بدەن کە بتوانن لانی کەم وردە ساڵانە چەند گەشتیارێک لەگەڵ کۆمپانیاکانە عقد بکەن ئەو لە ڕێ ئەو میهرەبانی خۆتان لە ڕێ ئەو ڕێز و احترامی خۆتان ئەو سروشتانەی پیشان بدەن وا بکەن گەشتیار بێنە ناوە. ئەو وەختە لۆبیەکی سیاسیشتان بۆ دروستە بێت لە وڵاتە عەرەبیەکان نەوەکەر بێتان وابێ عەرەب دوژبنتان. یعنی ئێمە کەسێکی عەرەب بۆ قسەیە من لە چەندین بەرنامەی تریشە ڕوبەڕووی میوانەکانم کردوتەوە. ئەمە چەند گرنگی ئێمە بتوانین استفادە یاوەبەرهێنان لەو بارانەدا بکەین لە بواری ڕێز و احترام. مەسەلەن ئێستا تۆ ئەچیتە هەورامان و هەڵەبجە و ئەو ناوچانە کە کوردیشیت مەسەلەن یەک دنیا ڕێز و احترام لێ ئەگیرێ هەماهەنگە بێ لەگەڵ سروشتە جوانەکەیە زۆر لە ڕووی دەرونیەوە ئاسوودە بیت. یەکێک لەوانەی کە گەشتیاریش ڕاکێشێ ئاسوودەبوونی دەروونە. بە دڵنیاییەوە کاکزانە من بۆ لە سەرەتاوتم دەستەی گشتی گەشت و گۆزار پێویستی بە هەماهەنگی هەموو لایەنەکانە. من لێرە ڕێز و سڵاوم بۆ دکتۆر مەحموود لەبەرەوە یەکێکە لە دۆستە زۆر دڵسۆز و ینی بە وفاکان بۆ خەڵکی کوردستان کە بەردەوام پەیوەندی لەگەڵ هەمومان هەیە و بە تایبەتی لەگەڵ من و چەند مامۆستایەکی زانکۆ لە پەیوەندی بەردەوامان لەگەڵ بەڕێزیانە. بە هەمان شێوە من زۆر سپاسی دکتۆر عزیز سابرەکەم کە هەر ئەو ڕۆژەی کە دۆلار دراو یان با بڵێن ئەو گۆڕانکاریە بەسەر دینار و دۆلارە هات یەکسەر پەیوەندی بە منەوە کرد کە لە ئێستاوە ئامادەکاری بکەن، لە ئێستاوە خۆتان ئامادەکەن بۆ پێشوازیکردنی ژمارەیەکی زۆر گەشتیار لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە هۆکارێکیشی ئەگەڕێتەوە بۆی کە بەهۆی بەرزبوونەوەی با بڵێن ئەو لایەنە ئابووری کە پەیوەندی بەدراوە هەیە با بڵێن هاوڵاتی عراقی یاخود هاوڵاتی ناوچەکان ناتوانن زۆر دوور بڕۆن بۆیە سەردانەکانیان بۆ کوردستان زیادە بێت. بۆ ئەمەش پێویستی بە دابینکردنی پێداویستەکانی گەشتیارە لە کوردستانە. بابەتی دووەم باسی ئەوە ینی ئەوم کردووە لەگەڵ هەموو هاوکار و دۆستەکانمان ئەوەیە کە کاتێک سەردانی وڵاتی میسرەکەی یان سەردانی وڵاتی لوبنانەکەی شۆفێری تەکسیەکە ڕێبەرێکی گەشتیاریە. شۆفێری تەکسێکە ئاستی خوێندەواری ئەوەندە بەرزە نیشتیمان و وڵاتی خۆی ئەوەندە خۆش دەوێ یەکسەر پەیوەندی یعنی یەکسەر پێتەڵێ کە ئەتەوێت سەردانی کوێ بکەی، ئەتەوێت بڕۆی بۆ کوێەوە، ئەتەوێ چی بکەی و چیت حەز لێیە حەزەکەی سەردانی چ شوێنێک بکەی یەکسەر کارتی خۆی ناسنامەی خۆی تەداتێوە وڵاتەکەت لا شیرینەکات چون ئەچیتە بازار ئەچیتە بازارەکان دوکاندارەکان زۆر بە شەوقەوە بەرەو ڕوودیێن پێشوازیت لێکن بە زمانی شیرین بە زەردەخانە سیرت ناکات تۆ چیت لەبەرە سیرت ناکات تۆ کوردی یان عەرەبی یان فارسی یان ئەوروپیت یان ئەمریکیت سیرت ناکات تۆ ئیسلامی یان ئیسلامنی ئەو مەبەستێتی بازاری ئەو ببوژێتەوە بازاری ئەو کارا بکرێت بۆیە پێشوازیت لێکا بە زمانی شیرین. ئێمە لە کوردستانە پێویستمان بەو شێوازە لە پێشوازیکردنە بەو شێوازە لە ڕێزگرتنە لە گەشتیار بۆیە باسی بازگەکانیشم کرد بەداخەوە هەندێک جار لە بازگەکانی کوردستان زۆر جار دەمارگیری
کەسێک کاریگەری خراپە کاتە سەر دەرونی گەشتیارەکەوەوە ئەکات لە گەڕانەوەیدا وێنایەکی خوانەخواستە خراپ بەرێتەوە لەگەڵ خۆی و کاریگەری لەسەر کەمکردنەوەی گەشتیار هەبێت لە کوردستان. بۆیە پێویستمان بەوەیە لە ناو بازار لە ناو سیارەکانە وەلایەنێکی تری هەیە کاکزانە کە من زۆر دڵگرانم پێی ئەوەش ئەوەیە ئیستیغلالی خەڵک نەکەین، واتە گەشتیارێک کە زمان نازانێ کە سەردانی وڵاتی تۆ کا بەو مانایە تۆ زیاد لە پێویست نرخەکانی لەسەر زیاد بکەیت یاخود ئیستیغلالی بکەیت، چونکە کاتێک کە ئەگەڕێتەوە ئەویش ئینسانە بەراوردی خۆی بەراوردی نرخەکان و هەموو ئەوانە کات بۆیە سەرنجام بە زیانی شوناس و ناسنامەی گەلی کورد تەواوە بێت. بۆیە ڕەچاوکردنی پێداویستەکان ئیستیغلال نەکردنی وێناکردنێکی نیشتیمانیانە و کوردستانیانە وا بێت کە گەشت و گوزار لە کوردستانە شارەکانی کوردستان هەڵگری ئەو پێناسەیە بن کاتێککە گەشتیارە گەڕێتەوە هەست بەوە بکات لە ماڵی خۆی بووە هەست بە ئەمان بکە، هەست بە ئاسایش بکە، هەست بە ئەوە بکە کە دەمارگیریەکی سیاسی ڕوبەڕووی نەبووتەوە یاخود لە ڕووی ڕێگەزیەوە ژنانێک بە جۆرێک مامەڵەیان لەگەڵا نەکرابێ ئیستیغلال نەکرابن، ڕوبەڕووی تەحەڕش و توندوتیژی نەبوو بێتنەوە. هەموو ئەمانە وا لە کوردستانە کات کە وێنایەکی شارستانیانەتر مەدەنیانەتر پێشان بدا. بۆیە دکتۆر مەحموود کە ئەمە ئەڵێت بڵێ پێویستمان بە دۆستەکانمانە لە وڵاتانی عەرەبی، لە وڵاتانی ئەفریقا، لە وڵاتانی ناوچەکە دەوروبەر، لە وڵاتانی غەرب و خۆراوە و هەموو ئەو وڵاتانەی تر پێویستمان بەوەی ئێمە لۆبیمان زیادکەین، پێویستمان بەوەیە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە لەگەڵ وەزارەی خارجەی عێراقی هاوکاری زیاتر بێ بۆەوەی سەرمایەدار و خەڵکانی پسپۆر خەڵکانی شارەزا زیاتر بانگێش بکەین. هەماهەنگی ئێمە لەگەڵ دامەزراوەکانی عێراق زۆر گرنگە، چونکە هەردووکمان تەواوکەری یەکترین، چۆن کۆمپانیەکانی گەشت و گوزار لە باشووری کوردستان کار دەکەن، گروپە هێنن گروپ ئەبەن بۆ دەرەوە، بە هەمان شێوە پێویستمان بەوەیە لە ڕووی ڕێخستنەوەی سەر لە نێو کۆمپانیەکانی گەشت و گوزار یان گەشتیاری و فڕۆکەوانی وا بکەین کە ئەوانیش سوود لە هاوڵاتیانی کوردستان ببینن بە سەردانیکردنی باشوور و ناوەڕاستی عێراق و بە هەمان شێوە ئاڵوگۆڕی ئەوە بکەین و لە ڕێی ڕێنمایەکانەوە هەماهەنگ بین تەنسیق هەبێت. کەرتی تایبەت کاگزانە پێم خۆشە لێرەوە زۆر سپاسیان بکەم لە هەموو ساتە وەختە ناخۆشەکانی کە کوردستان پیا تێپەڕیوە لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستان، لە کاتی بوونی کەرنتینە، لە کاتی قەیرانی داراییە، چێشخانەکان، مۆتێلەکان، هۆتێلەکان، کردە گەشتیاریەکان، کۆمپانیەکانی گەشت و گوزار و گەشتیاری و فڕۆکەوانی هەموو ئەوانە هاوکارێکی ئێمن و بخۆیان بە بەشێک لە بەرپرسیارەتی ئەزانن. هاوکارمان بوون، ئێمە هەوڵەکانمان بۆ ئەوەیە کار ئاسانی زیاتریان بۆ بکەین، بەرنامەکانمان بۆ ئەوە بێکە هەردوو لامانوەکو خێزانێکی کوردستانی کار بکەین بۆ ئەوەی هەم دەرفەت بۆ ئەوان بڕەخسێ بازاریان زیاتر بەرەوکرانەوە بڕوە و هەم داهاتی کوردستان ببین بە بەشێک لە دابینکردن یان پڕکردنەوەی ئەو بۆشاییەی کە پەیوەندی بەلایانی ئابووری کوردستانەوە هەیە و توانای گەنجی کوردستان، توانای کچان و کوڕانی کوردستان چۆن پێشخین، چۆن بیانکەین بە بەشێک لەو پێداویستەی کە ئەمڕۆ بازاری کوردستان و بازاری گەشتیاری ئەوێت. بەڵێ ئەمەل خان، ئەوەندەی تۆ بەڕێستان دەست بەکار بوون یان پرسیار و دیراستان کردووە، چەند بابەت هەیە کە سەرنجی گەشتیار ڕاکێشە لە هەرێمی کوردستان و ئێمە نەمانتوانی استثماری تیا بکەین یان دەستمان بۆ نەبردووە؟ ئەوەی بەداخەوە تا ئێستا ئەگوزەرێ گەشتیاری خۆڕسکانەیە، واتە گەشتیارێک کە لە باشوور و ناوەڕاستی عێراقیان لە وڵاتانەوە دێت ئیلا نادیرن ئەو گروپانەی کە بۆ نمونە ئەو گروپانەی کە گروپی مغامەرەن زیاتر بۆ ئەوە بەشدارە بن لە چالاکی کەوانە گروپی بیانین زیاتر بەسپاسەوە لە چۆمان چەند هاوکارێکمان لەوێ ئەو کاراکەن و ئێمە پەیوەندیمان لەگەڵیانە بەستووە لە ئەوەی کە چۆن بەرنامەکان باشتر بکەین بیبینە پێشەوە. ئەوەی تر کاک زانا ئێمە 4 فەسڵی زۆر جوان و شیرینمان هەیە لە کوردستان، یعنی کوردستان جیاواز لە هەموو وڵاتانی دنیا ئەبینی هەر 4 فەسڵ وەرزەکەی هەیە، بەس نەتوانراوە سوود لە هەر 4 وەرزەکە ببینێتەوە. زیاتر گەشتیاری یاخود گەشتیارێکی زستانەیە یاخود گەشتیارێکی هاوینەیە یاخود بڵێن لە بینی بەهار و هاوینە زیاتر ئەوە بێتەوە. بەڵام ئێمە ئەمانەوێ هەر 4 وەرزەکەی ساڵ
گەشتیار بە بەردەوامی ڕووی تێکە. ئەمە بە چی ئەبێت؟ ئەمە بەوا بێت کە جگەل لە بوونی ڕێبەری گەشتیاری پێویستمان بە دەلیلی گەشتیاری هەیە کە بۆ نمونە لە ناو دەلیلەکە کە ئێستا بە سوپاسەوە لەگەڵ دەستەی وەبەرهێنان خەریکی ئامادەکردنین ئەوەی کە چۆن معالمی دینی ناوچەکانیان شوێنەکانیان ئەو مەواقع سەریانەی کە هەیە لە کوێن زانیاری لە سەریان بە هەمان شێوە ناوچە گەشتیاریەکان چۆن وا بکەین ئەمانە زانیاری زیاتر بدەین بە گەشتیار. و ئەگەر ئێمە ڕێبەری گەشتیاریمان هەبێ هەر کاتێک گروپێک سەردانی کوردستانەکات یەکسەر ئەم ڕێبەری گەشتیارێ لەگەڵیان بێت ئەم دەلیلانە بڵاو بکاتەوە زانیاری زیاتر بدا بە گەشتیار دڵنیام سەرنجی گەشتیار زیاتر ڕاکێشین و ئەو کاتێ بە بەرنامە تۆ سەردانی ئەوە ئەەکەی. بۆ نمونە من لە شاری سلەیمانی زۆر ئەسەف لەوە خۆم کە ئێمە ئینشاءڵڵە تەندروستی دادەهێرۆ زۆر باش بێ و هیوای تەمەندرێژی بۆ خوازم کە چەند ماندوو بوو لەگەڵ هاوکارەکانی لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە کە ئەوە مێژوو شوناسی نظامێکی دیکتاتۆری تۆتالیتاری کە جینۆسایدی کورد تەعزیبی کورد هەموو ئەو چەسانەوەی بەسەرگەلی کورد هاتووە لە مۆزەخانەیەکە پارێزراوە. بەڵام چەند گروپی گەشتیاری دەبرێنە ئەوێ چەند گروپی گەشتیاری ئەم شوێنە ئەناسن ئەم شوێنە ئەبینن. کاتێک کە سەردانی ئەو شوێناکەن ئەمە تەنها نمایشکردنی ئەو جەوروستەم و چەسانەوەی نییە کە نظامی بەعسە بەڵکو تەعاتفی گەشتیاریشە بۆ نەتەوەی تۆ بۆ گەلی تۆ بۆ کوردستان کە مافی ئەوەی هەیە دەوڵەتی هەبێ مافی ئەوەی هەیە پارێزراو بێ مافی ئاسایشی هەیە دەستەبەرکردنی مافەکانی هەیە. یعنی تۆ هەردوو ئامانجەکە دەپێکی بۆیە لە دڵنیام لە شارەکانی تریش بە هەمان شێوەیە کەمن ناڵێن بە شێوەیەکی ڕەها بەڵام زۆر کەمن ئەو گروپە گەشتیاریانە کە دەبرێنە ئەو شوێنانە. بۆیە ئێمە دەمانەوێت بە هەماهەنگی لەگەڵ کەرتی تایبەت لەگەڵ هۆتێلەکان و لەگەڵ شەریکاتە ڕێک بکەوین چۆن وا بکەین ئەم شوێنانە بناسیێنرێن زیاتر مارکێتینی بۆ بکرێت زیاتر ینی بناسیێنرێ لای گەشتیار. ئەمە تەنها لە ناو خۆ نابێت. ئێستا من بەسپاسەوە لەگەڵ بەڕێزێکی تر کە کۆمپانیای سۆفتوێری هەیە کە ئیشەکەین لەسەرەوەی چۆن ئاپێکمان هەبێ کە گەشتیارێک لە بەریتانیا و یان لە ئەوروپاوە کە دەوێت بێتە کوردستان هەر لەوێەوە تکتی هەر لەوێەوە هۆتێلی هەر لەوێەوە شوێنە گەشتیارەکانی بەرنامە بۆ خۆی دانێت. ئەمەش لە ڕووی تەکنۆلۆژیەوە لە ڕووی زانستیەوە دەتوانین سوود لە مۆبایل و سوود لە با بڵێن تەکنۆلۆژیا ببینین. زۆر ڕەهەندی تر هەیە کە پەیوەندیدارە بە پێشخستنی گەشت و گوزار هیوادارم لەگەڵ هاوکارەکانم لە بەڕێوەبەرایەتە گشتیەکانی سلەیمانی هەولێر دهۆک گەرمیان هەڵەبجە ناوچەکانی تریش دەست پێ بکەین و هەنگاوەکان بەرەو باشتر و خێراتر بەرینە پێشەوە. ئەوەی تا ئێستا بەڕێزت بیری لێکرد بێتەوە کە بربەست بێت لە بەردەمتایان ئەسەفی بۆ بخۆیت چییە کە مەسەلەن ڕێگر بێ لە بەردەم ئەم هەنگاوانە ڕێگر بێ لە بەردەم بەرەو پێشسوونی کارتی گەشت و گوزاری لە هەرێمی کوردستانە؟ جگە لە بابەتی با بڵێن کۆرۆنا کە هیوادارم لە 2021 ئیتر ماڵاوایی تەواومان لێ بکات و کوردستان بەجێ بێڵێت. جگە لە بابەتی کۆرۆنا بابەتی سیاسیش بەڕاستی ئەو ململانە سیاسی ناوهێزی سیاسی پەرتکردنی متمانەی سیاسی لە نێوان با بڵێن هێزە سیاسیەکان قەیرانی دارایی نێوانی هەرێمی کوردستان و عێراق ئەمانە بەشێکن لە مەترسیەکان بەشێکن لە ڕێگریەکان. بەڵام بابەتێکی تر کە زۆر ڕاستە و خۆ پەیوەندیدارە بە ئێمەوە ئەوەیە کە ناکرێ دەستەی گشتی گەشت و گوزار لە چارچەوەی وەزارەتێکا قەتیز بکرێت. کابینەی نوێ حکوومەتی هەرێم باز لە 3 کەرتی گرنگەکە کە دەبێت دوای نەوت و غاز کە بەداخۆ کورد وەکو پێویست سوودی لە ئەو بوارە نەبینی بەڵام دەتوانێت لە کەرتی پیشەسازی کەرتی کوشت و کاڵ و کەرتی گەشت و گوزار سوود ببینێەوە بە 3 کەرتی ئەساسی ناو بردووە بۆ بنیاتنانەوەی کوردستان لە ڕووی ئابوووریەوە. بەڵام دەستەی گشتی گەشت و گوزار هەتا ئێستا یاسایەکی تایبەتی نییە. بە سپاسەوە لیژنەی شارەوانی و گەشت و گوزار سەردانیان کردین و کۆبوونەوەیکی ترتە سەلمان کرد لەوەی کە دەبێت لە 2021 هەوڵەکانمان بۆ دەرکردنی یاسایەک بێت یاسایەکی تایبەت بەخۆی هەبێ جا وەزارەتێک بێت یان دەستە بێت بەڵام دەبێت سەر بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بێ. بەشی دووەمی داهاتەکانی گەشت و گوزارە بەداخەوە لە ساڵی 2020دا هیچ کامێک لەو داهاتە ئێمە نەمانتوانیوە سوودی لێ ببینین بۆ نۆژەنکردنەوە بۆ خزمەتکردن بۆ یارمەتیدانی پرۆژە بچووکەکانمان
ئەم ساڵ بەسپاسەوە بڕیارێک دەرچووە کە لە سەدا 15 داهاتی گەشت و گوزار دەتوانین بەکاربێنینەوە کە ئەوەش بە بڕوای من هێشتا زۆر کەمە پێویستە کاتە و داهاتە خەرج بکرێتەوە بۆ ئاوەدانکردنەوەی کەرتە گەشت و گوزاریەکان کەرتە گەشتیارەکان چالاکردنی دابینکردنی ئەو پێداویستیانەی کە بازاڕی گەشت و گوزارەیەوێت و تێگەیشتنی دامەزراوە پەیوەندیدارەکان ئێمە تەواوی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کورسان بە تایبەتی وەزارەتی دارایی و ئابووری وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی بازرگانی و پیشەسازی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی ناوخۆ خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە و فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە لەگەڵ دەستەی ژینگە و دەستەی وەبەرهێنان ئەو نێتوەرکینەیە کە دەتوانێت کەرتی کشت و کاڵی کەرتی گەشت و گوزاری کەرتی پیشەسازی لە کوردستان بباتە قۆناغێکی پێشکەوتوتر و قۆناغێکی بەهێزتر. ئێمە لە دەستی گشتی گەشت و گوزار هەوڵەکانمان بۆ گفتوگۆکردن و کۆبوونەوەی لەگەڵ هەرێکێک لەوانە بۆ ئەوەی بتوانین لە ڕێگای ئەو بابەتی کە پەیوەندی بە ئەو وەزارەتەوە هەیە چارەسەری بکەین و هەوڵەکانمان بۆ ئەوەیە کە پلانەکانمان بە هاوکاری هەمویان ئەو ماستەر پلانەوە ئەو پلانانێک کە هەمانە بچێتە پێشەوە. بەڵێ ئەمەل خان ینی بەهۆی ئەو قەیرانە دارایی کە هەیە و بەهۆی سستی بازاڕۆ زۆر جار من وام لە هاتووە کە ئۆتۆمبیلێکی ژمارەی ناوەڕاست و باشووری عراقە بینم هاتۆتە سلێمانی چکە ئێمە زیاتر لە سلێمانی ئەیبینین دڵخۆشە بە مەڵێم ئەمە گەشتیارێکی تر بە هەر هۆکارێک هاتبێ ئەڵێم ئەمە پارەیەکی ترە گەر کەمیش بێت هاتۆتە بازاڕەکانی ئێمەوە. ئەم ئێوارێژ بەهۆی ئەوەی کە دوا ڕۆژی سەری ساڵی 2020 بەسەر لە ڕێی تۆڕی هەواڵی پەیامنێرانی کورسات نیوزۆ لە ستۆدیۆی هەشت هەولێر و سلێمانی دوهۆکمان بینی کە جمەی دێت لە گەشتیاری تر گەشتیاری ناوخۆی بێت گەشتیاری ناوڕاست و باشووری عراق بێکەمە هەمووی خۆی دروستکردنی بازاڕەوە بژانەوەی ئابووریەت ینی بە جوزئیات مەبەستمە قسەکە ئامارێک هەیە لای بەڕێستا مەسەرەن ئەمڕۆ ئەوانە چ گەشتیارێک ڕووی کردوێت هەرێمی کوردستان؟ بە دەقیقی وەکو ژمارە ناتوانم هیچ ژمارەیەک بڵێم بەداخەوە کە بەهۆی ئەو قەیرانانەی ئاماژەم پێدا و بە تایبەتی کۆرۆنا و مەسلەی کەرەنتینە نەمانتوانی لە 2020 تا پێشوەخت ئێمە ئامارێکی دەقیق ڕابگەێنین کە چەندە زیانمان کردووە چەندێک دەستکەوتمان هەبووە هەڵبەتە ئەگەر هەر بە بەراوردێکی زۆر سەرەتایی سێریکەین ئەگەر بەراوردێکین لەگەڵ 2019 زیانێکی گەورە بەرکردی گەشت و گوزار کەوتووە چونکە بوونی ئەو ماوە زۆرەی کەرەنتینە و گرتنی ڕێگاوبانەکان و داخستنی فڕۆکەخانەکان ئەمانە کاریگەری ڕاستە و خۆیان لەسەر بازاڕی کار بەگشتی و بازاری گەشت و گوزار کردووە و زیانێکی گەورەی بەکەرتی تایبەت گەیاندووە بە تایبەتی چونکە ینی ئەمە زیانی بە ئەوان گەیاندووە لایەنێکی تری ئەوەیە وەکو باسم کرد ئێمە پسپۆڕانی بواری ئابووری هەرزوو مژدەی ئەویان داینێ کە بەهۆی بەرزبوونەوەی دراو ئەوە وا کات کە گەشتیار زیاتر ڕووبکاتە شارەکانی کوردستان. ئەمە جانبێکی تری ئەوەیە کوردستان ئەگەر ئێمە لە خۆمانی تێک نەدەین بەڕاستی وڵاتێکی جوانە وڵاتێک کە هەموو متەتەڵەباتێکیان هەموو پێداویستەکانی دەتوانی گەشتیاری تیا بڕوێنی تیا دابمەزرێنی و سروشتی خۆشی بە سروشتێکی جوانی هەیە ئەمە وا کات کە گەشتیار کە سەردانی ئەو شوێناناکات هەست بۆ جیاوازی ئەکات بە تایبەتی گەشتیاری عراقی کاتێکە بینێت ئەو هەموو پشێوی و ناکۆکی و ململانە سیاسی لە عراقا لە ناوچەکانی تر هەیە و نەبوونی ئاوەدانی ئەمە ژوای کردووە کە کاتێک گەشتیار سەردانی کوردستانەکات سەردانی شارەکانی کوردستانەکات ئەبینێت جۆرێک لە کرانەوە جۆرێک لە ئازادی جۆرێک لە ئاسایش و ئەمنیەت هەیە بۆ گەشتیار ئەمە ژێکێکە لە بنەما ئەساسیەکانی گەشتیار کە داوایەکە خواستێکە بەڵام ئێمە تۆمۆحمان زۆر لەوە زیاترە دەمانەوێت گەشتیار هەز بە ئەوە نەکاکە عەرەبە هەز بەوە نەکاکە تورکە فارسەیە تورکە هەر کەسێکە دەبێت زۆر بە زانستیانە سەیری گەشتیار بکەین کە ئێمە دەمانەوێت ئەوان داهات بێنن بۆ ئەم وڵاتەوە لە ڕێی ئەو داهاتەوە ئێمە قازانج بە بازاڕی کوردستان و بە گەنجەکانمان سودمەند بن خێزانەکانی کوردستان سودمەند بن و ببین بە بەشێک لە پڕکردنەوەی ئەو پێداویستە و ببین بە بەشێک لە تێپەڕاندنی ئەو قەیرانە کە بۆتە هۆی ماڵوێرانی خێزانەکانی کوردستان و بۆتە هۆی پشێوی ئاژاوە ناخۆشی و شێواندنی دەرونی هاوڵاتی ئێمە بۆیە بوونی گەشتیار لە کوردستانە سەرمایەیەک و بەهایەکی زۆر گرنگە هیوادارم هەمومان
لەو ڕوانگەیەوە بۆ چاویل کە زانستیەوە سەیری هاتنی گەشتیار بکەین بە کوردستان. بەڵێ ئەمەلخان ئەگەر هەموو ئەوە بربەستانە هەموو هیوا و خواستانی ئێوە هەتانە لە دەستەی گەشت و گوزاری هەرێم لایەنە پەیوەندیدارەکان کەرتی تایبەت خەڵک هاوکاریتان بێت پێتان وایە کاریگەری چەندی ئەبێت لەسەر گەشە پێدانی ئابووری و دارایی خەڵک و یان هەرێمی کوردستان بەگشتی؟ بە نمونە ئەیهێنمەوە ئەگەر وەزارەتی ئاوەدانکردنەوە وەکو ئێمە لە گەشت و گوزار سەیری یان ناوچە گەشتیارەکان بکە ئەو شوێنانەی پێویستیان بە چەند کیلۆمەتر قیرتاوە، ئەو شوێنانەی پێویستیان بە شاخێکەوە پێویستی بە قادرمەیە بۆی دانێ، ئەو شوێنانەی پێویستی بەس بە تو لە ڕێگایەکە یان بە ڕێگایەکی گڵەوە کۆی لە ئالانیا سیباقی جێب دروستەکەن کە گەشتارێکی زۆر جۆرێک لە تەمەتوع جۆرێک لە خۆشی دەدا بە گەشتیارەکانی. وەزارەتی ناوخۆ ئێمە کە ئێستا بە سپاسەوە خەریکین لەگەڵ قایمقامەتی شارەکان بۆ ئەوەی ڕێست ئێریایەک لە بازگەکان دروستکەین و گەشتیارکەیەت هەز بە ماندووبوون نەکە لەو پەنجەرە بچووکەوە بەڵکو مەساحەیەکی گەورەتری هەبێ. وەزارەتی دارایی و وەزارەتی کشت و کاڵ ئەو زەویانەی کە هەیەە کە تەنازول بکەن بۆ پرۆژە گەشتیارەکان کە بە سپاسەوە هەوڵێکی لەو جۆرەوە جۆرێک لە تێگەیشتن هەیە لە نێوانماندا. وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لە ڕێگای دایرە زەمانەوە خۆیان هەڵسن کارەکانی خۆیان ڕاپەڕێنن دەستەی وە بەرهێنان لە ڕێگای پرۆژەکانیەوە زیاتر مستەسمێر زیاتر پرۆژەی گەشت و گوزار بخاتە پێشەوە زیاتر کار بۆ پرۆژەی گەشت و گوزار بکات. هەموو ئەمانە و لایەنەکانی تریشی کە نامەوێت ئاماژەیان پێ بدەم هەر یەکێک لەمانەگەر ئەم ئەرکە لەگەڵ ئێمە هەڵگرێت دڵنیاتەکەمەوە لە ساڵ نهایەتی 2021 هەنگاوی زۆر گەورەمان بڕیوە و بە ڕێژەیەکی بەرچاو پێشکەوتن و گەشە پێدانی بواری گەشتیاریمان هێناوەتە بوون. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز ئەمەل جەلال سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان کە لەو لێرەوە لەگەڵ مام سوپاس بۆ بەڕێستان دووبارە هاتنی ساڵی نوێتان لێ پیرۆز بێت. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم دوا بەرنامەی پانۆرامای ساڵی 2020مان پێشکەشکردن بە هیوایەوەین خوای گەورە خۆشی و سەلامەتی و خۆشگوزارانی بۆ ساڵی 2021 بێنێت و کەمترین نەهامەتی و بربەست ڕوبەڕووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ببێتەوە. هەموو لایەکتان ساغ و سەلامەت بن خواتان لەگەڵ.